ئەمڕۆ یەکەم ڕۆژی وەرزی هاوینە 21 حوزەیران لە زانست داڵێن ڕۆژی هەڵگەڕانەوەی هاوین واتە وەرزێک هەڵەگەڕێتەوە بۆ وەرزێکی تر ئەوتە هەڵەگەڕینەوە بۆ وەرزی هاوین چەند ڕۆژێک ئەوەنە گەرمە ینی ئەڵەی تەمووسە ئەوەندە گەرمە ئەڵەی ینی ئەوانی کە خۆمان لەنێ ئۆتۆمبیلەکانمان بووین لە تەرەوە بووین ئەڵێن خەریکە دەپڕوچەی تۆ خۆ حەز زیاتر با پرسیارێکی لێ بکەم حەز زیاتر لە وەرزە گەرمەکانە یا وەرزە ساردەکان؟ وەڵام زیاتر حەزم لە وەرزە ساردەکانە خۆشت باشە زانێزانم چەند حەزم لە ساردە لە وەرزی زستانە هەر جلوبەرگ دەرەکەوێ هەم ینی تۆ توانی شتێکی زیاتر لە بەرکی خۆ گەرم بەڵام لە گەرمایە چیەکەی ئەگەر کارە باش نەوێت بە تایبەتەوە هەر زۆر ناخۆش ئەنجا وەرزی گەرمایە ئەم وەرزی گەرمایە کە وتم ئەی بەستنەوە بە تەوەرەکەمانەوە ئێستا خەریکە بابەتی وشکە ساڵی سەر هەڵەدات ئێستا وشک بوونی بەنداوەکان بابەتێکی سەرەکیە کەمبوونەوەی ئای بەنداوەکان و تابگەکان کەمیان کردووەکانیەکان و سەرچاوایەکان وشک بوون تاوە بەرە وشکە ساڵی چووی ئەمە هۆکارێک بووی کە نەریتێکەیە لە نێو کوردەواریە مەداپێڵێن بووکە بە بارانێ ڕاستە بووکە بە بارانێ و کردو بە ماڵێ سەد جاریش کردومە ئەمڕۆ لە میان لەگەڵ میانەکەمانە باسێکم زۆر نهێنی نێو بووکە بە بارانێ باسەکەین بچینە لای میانەکەمان زۆر باشە بچین لای زۆر بەڕێز مامۆستا ئەمین سەپان کە بۆ خۆیان هەم شاعیرن هەم شارەزا و پسپۆرن لە بواری ئەدەبیاتی مناڵان کە لە ستۆدیۆ ئامادەیە مامۆستاکەم مامۆستا بەخێر بێ مامۆستا زۆر بەخێر بێ سەر چاوانمان بەخێر بێ مامۆستاکیان تۆ چۆنی بانی باش بێت یاخوا بەخێر بێ سەر چاوانمان دوورم لێتان بەخێر بێ مامۆستا تۆ مشە لە دوومانێ مامۆستا بەخێر بێ مامۆستا با لەوەوە دەست پێ بکەم باشە تەوەرەکەمان باسی بووکە بە بارانێ وەڵام با زۆر کەسیش نیکا بەڕەخنە لێمان با سەرەتا لەوەوە دەست پێ بکەین باشە ئێستا وەرزی بووکە بە بارانێ زۆر جاڵێن لە وەرزی بەهار و پاییز ئاکرێ خۆی پێشینەکانی ئێمە هەر کاتێک باران نەباری بێ زوو بێ درەنگ ئەم بووکە بە بارانیان کردووە مەبەست دە بووکە بە بارانێ ئەوە نییە تەنها وەک چیرۆک یا وەک داستان یا وەک شعر یا وەک ئۆپێرێت بەگوێی بینەرە یا بیستەریان کەلتورە لای ئێمە ئەمە بەڵام ئەم ساڵ ساڵێکی زۆر جیاوازە لە ساڵەکانیکە بۆچی زۆر جار بووە باوباپیرانی ئێمە لە چواردەی تەمووزە باران باریوە چەرداخی تووتن زۆر ئین بووە زۆر قورس و ئەوانە بۆ ڕەشەبا نەیخستووە ئەوەنە باران و ڕەشەبا بووە ئەو چەرداغانەی بردووە جا ئێمەش خواجان ئێمەی خۆشەوێ ئێمە دروستکراوی ئەوین جوانترین بوونەوەرکە ئەو دروستکردوێ ئادەمیزادا ئێمەش هەموو جارێ ئەومان لەبیر ناچێ و خۆمان بە بەندەی ئەو ئەزانین ئەگەر بێت و خۆمان گوناهکێکمانە هەبێ بەڵام مناڵەکان ئەوانە بێگوناهن لەبەرەوە پێشینەکانی ئێمە لە ڕێگای مناڵەوە داواین لە خوای پەروەردگار کردووە کە بارانێ بۆ ببارێنێ بۆچی مناڵ هەڵبژێراوە لەگەڵ بووک مامۆستانی زۆر قسەی لەسەرەوەکو بابەتێکی ئەگەر ئەفسانەیش نەبێ وەکو ئەفسانەی ئەگەر ئێمە لێ بڕوانی بۆچی بووک و مناڵ خزێنراوتە نێو بووکە بە بارانێەوە نەک هەر مناڵ هاتووە هەموو کەلتوری کوردەواری کە باوەڕ بکە من زۆر لە وڵاتەکانی دەرەوە و چواردەوریش گەڕاوم ئەو کەلتوری ئێمە هەمانە نەک بڵێن شان بە شانی ئەوان ئەڕوات دەوڵەمەندتریشە لەوان ئەنجا مناڵ لای نەتەوەی ئێمە بە خەڵاتی خوا ئەزانێ کە لە ڕاستیشە ئەوەیە کە ئەمە خەڵاتی خوایە بۆ خێزان بۆ ئەوەی ئاسوودە بێت بۆ ئەوەی چەکلوبیکان نەکەن ئەم خێزانە ئەو مەراڵە کە هاتە ئەوێ ئاسوودەی و خۆشگوزەرانی ئەبەخشێ بە خێزان لەبەر ئەوە مناڵ لای ئێمە ئەوەیە کە ئەبێ ئێمە
زۆر شانازی بە مناڵەکانی خۆمانەوە بکەین وان لێ بکەین کە کولتوری خۆیان لەبیر نەچێتەوە. زۆر باشە مامۆستاکاتە بە شێوازێکی گشتی بە پرسیارەکەی ئاری دووبارە بکەمەوە پێما بێ وەڵامەکەی ماوەرنەگەر لە ئێستاە کاتی ئەوەیە کە تۆ بووکە بە بارانێ بکەی یاخود چ وەرزێک تایبەتە کە تۆ ئاسایی بێت بووکە بە بارانی تیا کاتێک کە زستان تەواوە بێ ئیتر بەهاریەت لە بەهارە هین ئەگەر کوردواتنی خۆمان بەهارەکەی تەڕووپڕ بێ خۆمانەڵین ئەوا ئیتر کێشەمان نییە بەڵام کە باران نەباری و دوا کەوت ئەو وەختە ئێمە ئەکەوینە بەلەقاژ چونکە ئێمە وڵاتی ئێمە نە دەریایەکی ئەو تۆی لێنا توانایەکی ئەوەمان بووە ئەو دەریاچانە و ئەو بەنداوانە ئەوە دروست بکەین کە ئێمە وشکە ساڵیمان پێوە دیار نەبێ بەڵام ئێمە تا نەگەینە ئەوەی کە پێویستیمان پێ هەیە و بە تەواوەتی ئینەکەین هین ناکەین دەست نابین بۆ دروستکردی بەنداوەکان ئەگەر نای وڵاتی ئێمە هەرگیز هێنی پێوە دیار نەبوو بەڵام بووکە بە بارانێکە من پێم وایە هەرچەند ئەم بووکە بە بارانەیە کە من ئێساژێ لەوانەیە پێشکەشی جەنابتانی بکەم و لەگەڵ ئەو خەنجی لە جوانانە جارێکی کە ئێمە بەگوێی ئەو خەڵکا ئەچرپێنین و بە پەیمان بۆ بەندایەتی خوا تازە ئەەکەینەوە کە بە بەزەیی خۆی بەزەی پیامانە بێتەوە ئەو یعنی داواکاری مناڵیش ینی مامۆستا شتێکم لەسەری خوێندەوە منداڵ لە بەراعەتی خۆیەوە کە خزێنداوە بابەتە داواکاری منداڵ ڕەنگە شتێکی تر بیریشمان نەچێت ینی لە ڕووی ئاینیشەوە با زۆر کەس هەنی بووکە بە بارانیە بەوە تێنەگە کامە جۆرەکە لە ڕێایی نوێژە بە بارانێشمان هەیە ینی ئەوەشمان بیر نەچێت بەڵامەیان کللتوریەکە هەم بۆ خۆشکردنی مناڵیشە لە بووکە بە بارانیە مامۆستا چییە بەخشێتەوە کە ئەڕین بووکەوە بارانێ تەبعەن مناڵی گەڕە کۆ ئەبێتەوە باشە لە دێهات بێ لە شار بێ لە هەر شوێنێ بێ کۆمەڵێ مناڵی ژیکڕی جوان زۆر جار کچی گەوریشیان تایە زۆر جادای و بابیش لەگەڵیان ئاگەڕێ وەکو شەوی بەرات بۆ ئەوەی ئەم کولتورە ون نەبێت بۆ ئەوەی ئەم کللتورە فرامۆژ نەکرێت چونکە ئەوەی بەدەستی میلەتی کوردەوە ماوە ئێستا زمان و کەلتورەکەیەتی بۆیە من زۆر جەخت لەوە ئەەکەمەوە ئەو بابەتانەیەکەوە کولتوریانەیەکەوە بوونی هەیە زیندوی بکەمەوە باوەڕ بکە نادرە نسەیف لە ئەمریکاوە هاتبوو بۆ سلێمانی و بۆ دەڤەری هەرێمی هەولێر و دۆکیش بۆ ئەوەی بگات لە کەلتوری کوردی ڕۆڵێک ببینێ بۆ پارێزگاریکردنی ئەم کەلتورە لە ناو نەچێت دوای ئەوە کاک سەربەز لە بزافی ڕۆشنبی بیری و ئاشتی هات وتی ئەدبم بۆ لای مامۆسایە کە خۆی سپۆرە لەو بوارە کە هات سەیری کتێبخانەکەی منی کردوتی وڵا ئەوەی من هاتووم تۆ هەمووی تەواو کردووە لەبەر ئەوە تا ئەستایش ئەو بۆنی ئەو کەلتوری کە من ئەو بینی و من دەستم پێکرده بوو تا ئەیسەج پەیوەندیمان هەیە کە ئەوان دێن کولتوری ئێمە زیندوو بکەنەوە ئەی ئێمە ئیشمان چی باشە مامۆستا ڕەنگە زۆر کات ئەو هوەرەی کە تایبەتە بە مناڵە خود دنیای مناڵ چەندە گرنگە تۆ بتوانانی لە نێو ئەدەبیاتی مناڵە بە شێوازێکی گشتی ئەم نەریتانی کە تایبەتە بە کوردەواری ئەم نەریتە جوانانە بۆ نمونە لە ڕێگەی هۆنراوەیەکی جوانەوە هەمیشە بۆ بەردەوام تۆ بتوانانی ئەو نەریتە جوانانە بخەیتە بەر چاوی مناڵە چاوگەشەکان ئێمە تا چەنێک گرنگیمان بەم بابەتیاوە لە نێو ئەدەبیاتی دنیای مناڵە ئەم بابەتانە جێ بکەینەوە ئەمە تەنها ئەمین سەپان نییە ئەم ئیشە گرتۆ چونکە ئەمە ئیشێکی دەسە جەمعیە هەموو شاعیر و چیرۆگنووس و ئەوانەی کە لە دنیای پەروەردەی مناڵ و کەلتوری مناڵا ئیشەکەن هەر هەمویان خەریکن بۆ چونکە بە ئەرکی سەرشانی خۆیان ئەزانن خۆیان بە کوڕی ئەو نەتەوەیە ئەزانن بەڵام من بەشێکم لەو بوارە بە هیوام ئەوەی کە من دەسم ماوەتێ
هاوڕێکانیشم زیاتر خەریکن بەڵام ئیتر ئەگەر تەمەەن بوار بە بتوانین لە وردە لەم بەرنامانە بە زیندوێتی ئەو بابەتانە نیشان بین وەکو ماڵە باجێنا وەکو چێشتە قولێ وەکو کفتەی سابوونکەران وەکو خەتخەڵمەخۆ ئەوانە ئەگەر خوا یاربا ئێمە لە هەموو باخچەکان یاخو لە دایەنگاکان هەرچەند دایەنگان نازانێ بنووسێ خوێنێ بەڵام شعرەکان ئەوەنە بەلایەنەوە خۆشە سیماکە ئەوانە بەلایەنەوە جوانە لەبەری ئەکەن باشەیسا بووکە بە بارانی ئاوی بندەغڵانێ سەعاتی جارانی هەیاران و مەیاران یاخوادا کاتە باران بۆ فەقیر و واژارە ئەمە هۆنراوەیەکە ینی پشت و پشت ماوەتەوە ینی تا چەند ئەستەکی ئەم شعرە ئەم هۆنراوەیە پەیامی بووکە بە بارانەی ئەگەین اینجا کۆمەڵک مناڵیشمان لەگەڵا هاتووە لەگەڵ جەنابتانە لێچێک لە دایەنگەکان بۆی هەم نەریتەکەش زیندوتر کەینەوە زیاتریش بەتەکە باسکەی لەگە ڕاوکاران بتوانن ئەو مناڵە چاوگەشانەمان بۆ بێن نەژوورەوە با بێنە لا خۆمان جاران شەکر و چاش وەرە گیراوانێ مامۆستا لە کاتی بووکە بە بارانەیە لە ماڵەکان وەکو بارات وەرن سەیریکەن خواگیان چەند جوانن ئەمانە ئەم دروستکراوانەی خوا چەند جوانن لە بڕۆندانیشن قومي حسن وحسينان أبو يقرب لتينان قومي حسن وحسينان أبو يقرب لتينان ويا برام بباري للادي وللشاري ويا برام بباري للادي وللشاري لس بين تاء واري وبليز ما بيت اخواري لس بين تاء واري وبليز ما بيت اخواري بوكا بباراني ابي بنت اخواني بوكا بباراني ابي بنت اخواني ساعاتي جاراني ولا ديرين زماني ساعاتي جاراني ولا ديرين زماني زۆر باشە دەستان خۆش بێ بەخێر بن مناڵە جوانەکان بەخێر بێن سەر چاوان مامۆستاگیان تۆش بەخێر بێ یاخوا سەر چاو دڵتان خۆشەکەم ڕاتون بۆ ئێرە یاخوا بەخێر بێن بۆچی هاتون مزانن بۆ بووکە بە بارانەی ئادی مایکەکە چێ قساکە چێ لێوە قساکە دە مایکەکە بەرە بۆ دەمە مایکەکە بگرێ لاگیان ئەو مایکەمان بۆ مایکەکان بەرە چۆنی دەخۆی قساکە ناو چییە بووکە بە بارانەیە زانی چییە چییە زانی ئادی بزانم کێتان نەزان تۆ زانی دەی مایکەکە ببۆ مایکەکە بەو ئاوا ڕایگرم قسەکەن باش بووکە بە بارانە چییە بەس وریای ئەو شتە باش ئەمە چی دەستە نەبڕێ چی ترەزانێ بکە بە بارانێ چییە چی ئێزانێ ئەزانن ئێوە ئاپێنە با مایکەکەی بەمە بزانم چی ئێزانە ها کێتان نەزانن تۆی زانی چییە سا بۆی باران ببارەوانی ئەو بکەڵێماندانا بۆی باران ببارێ وایە باش ئافرین ئەمە چێ بەدەستەوە ئەوە چێ بەدەستەوە ئەوە ئەمە چییە شاناوی چی ئەوەی دەستە گۆچان ئافرین ئێمە چێ بەدەستەوە نایزانی ئەمە چییە کێ پێمانەڵەوە چییە
بەخوا منجی باش نازانم ئەستاکەم خاکە نازێ وانە زۆر تۆ باشە بچێ جوان ئەوە چێ بەدەستەوە داس ئافەری زۆر باشە دەستان خۆش بێ بەخێر بن دواتر قسە لەگەڵ هەمووتان ناکەین مامۆستاگیان تۆش بەخێر بەی سەر چاوان پێم بڵێ چۆن بیرۆکەی ئەمەتان لا دروست بووە کە بوو کە بە بارانەی لە تەمەنێکی ئاوە مناڵیەوە لەلای هەر بە ئەم مایکە بەرم بۆ مامۆستا لەلای ئەم مناڵە ئازیزانە خۆشەویستکەن و ئەم نەریتە دووبارەکەنەوە زۆر سپاس دەستان خۆش بە بۆم بەرنامەیە بەڕاستی بۆ مناڵان پێویستە بە هەموو نەریتە کوردیەکان ئاشنا بکرێن من ئەوم زۆر زۆر پێخۆشە و لە هەر بۆنەیەکی کوردەواری ئەم مناڵانە بەشداریان کردوونەوە کەرلا بووکە بە بارانە بۆ ئەم چالاکێش بەڕاستی ئێمە سەردانی مامۆستا ئەمین سەپانمان کرد بە مندا دەیرۆ شعرێکم هەیە لەسەر بووکە بە بارانێ ئەتوانین مەجموعەیەک مناڵ بێنین و بووکە بە بارانێ من زۆرم پێخۆش بوو هەر یەکسەر وتم تۆ چ ڕۆژێک دانەی مناڵەکان کۆ ئەەکەمەوە و هۆنراوەکان پێ لەبەرەکەم و بووکە بە بارانەکان جامەین و تەسویری شەکەین بەڕاستی ڤیددیۆکی زۆر جوانمان تۆمار کرد ڕۆشتینە ناو پرۆژەیەکی نیشتە جێبوونەوە لە ئەوڵۆ یعنی ترسام لەوەی کە خەڵک چۆنەڵی پێشوازی نەکات نێد ئاو بە بووکەکە بکات بێتە دەرەوە بەس بەڕاستی کە ڕۆشتینە ناو پرۆژەکەەوە هەردەنگی گۆرانیەکەمان سەودە هەموو خەڵکەکان خۆیان هاتنە دەرەوە هەر یەکە و بە بەشدار بوون لەگەڵ زۆر یعنی خەڵکی ناو پرۆژەکە هەر خۆیان یعنی بەبێەوە ئێمە هیچ بڵین بەس سەوتی گۆرانیەکەمانە بەس گوێیان لێ بوو هاتیان لێ بوو لە بووکە بە بارانێکە و مناڵەکان بەم جلو بەرگەوە ئەوەیان پێ جوان بوو هەر باشە مامۆستا لە کاتێکە کە ئەم چالاکیانە بە مناڵانەکەن مناڵەکان تا چۆن هەستەکان کە دڵخۆشم بەبوونی ئەم چالاکیانە زۆر یعنی لەو ڕۆژەوە ئەو گۆنراوەیە هەموو ڕۆژە ئەڵێنەوە لە دایانگە بەڕاستی مامۆستا ئەمین ئەم ئاوە لە چیەوە هاتووە ئاوەکە بێ بکرێ بەسەری مناڵەکانە یان چۆن لە چیەوە ئەتوانین بووکە بە بارانی دیگەن بەسەر بووکە بە بەسەری گەوری بە زیاتر خۆی نەریتەکەەوە بەسەر بووکەڵەکەیە بکرێوانەکە بووکەڵەکە ئەوەنە تەڕ ببێ چۆن نوێژە بە بارانە هەیە باشە هەڕۆنە ئەو دەشتە کۆ بنەوە مامۆستاکان و کەسانی هین نوێژە بە بارانێ ئەەکەن ئاوەها مناڵیش حەز بەوە ئەکات کە ئەم کەلتوری خۆی هەر ئێمە کە چوینە پرۆژەکە بەڕاستی وامان لێهات بڵین بۆ مابووی نیو سعات ئێمە سعاتێکمان زیاتر پێچوو چونکە هەموو ژن و مناڵ و گەورە و بچوو هاتبوون ئاویان کرد باشە پرۆسەکە بێت چۆن بێ مامۆستا ئەمین بۆنمە تۆ مناڵەکان کۆکەیتە دوای کۆکردنەوەی مناڵەکانە بێت چیتر بکەیت ئەمە ئیشی دایەنگە و مامۆستاکانی باخچە و دایەنگەیە ئەوان ئەتوانن بە سەماعی وەکو چۆن وایەسی جزمی قورئانی لەبەرە ئەمری نەگەشتۆ 10 ساڵ لە 12 ساڵ ئەڵا ئەمانیش ئەو چیرێنە ئەو گۆرانیانی کە من دامناوە یا شاعیرەکانی کە دایناوە ئەوەنە ناسکەن ئەوانە چێژی لێوەرگن زمانی حاڵی مناڵی ئاوا بچووکە زووتر فێر ئەبن دوای ئەوە کە بە کۆمەڵیش بوون ئێستا هەمویان لەبەریانە بەڵام کە پرزیارێکیانەیە بە تەنیا حەزەکەن هەوان هەموو ئێستاتوانن ئەو کلیپێکە کراوە هەم کەمێکی ببینین و ئەمانش لەگەڵمانە بیڵێنەوە ئەگەر هاوکارانم توان ئەو کلیپا ئەمە دەکەن بۆی بیخینە پێشچوی بینەرانمان مناڵە خۆشەویستەکانیەوە ژەیڵێنەوە لەگەڵەوەیە هەست نەپێوە داست نەپێوە دی هەست نەپێوە با گۆرانەکە بڵێندێ دەی وەرنەخوارەوە بانەکەون ئافری هاوکارانم نازانم ئامادەن ئەو کلیپە با کلیپەکە هەندێکی ببینین دواتر لەگەڵ مناڵەکانە ئەیلێنەوە پێکەوە باشە ئامادەن فەرموو قومي حسن وحسينان أبوي قرب لتينان قومي حسن وحسينان أبوي قرب لتينان
لسبين تاء واري وبليز ما بيت اخواري لسبين تاء واري وبليز ما بيت اخواري وكببراني آوي بن دغلاني وكببراني آوي بن دغلاني ساعاتي جاراني ولا ديرين زماني ساعاتي جاراني ولا ديرين زماني ئێلا چۆنی؟ زۆر باشە دەستان خۆش بە مناڵە چاوگەشەکان بینەری ئەو ڤیددیۆ جوانە بونجا پێمان خۆشە لێرە گوێمان لە دەنگی ئێوە بێ ئامادەم گۆرانەکەمان بۆ بڵێن زۆر باشە فەرۆن با گوێمان لێبێ یاخوا داکاتە باران فەقیر و هەژارە دەستان ئەی دەستان خۆش بێ وەرندانیشنەوە دەستان خۆش بێ دەنگتان زۆر خۆشاموتان ئافرین ئەمیان زۆر جوانن دەنگیشان خۆشە وایە خۆش مامەستا تایبەتمەندیەکانی بووکەڵە بە بارانیە بێت چی بێ ئەنی تایبەتمەندی هەیە ئەم بووکە بە بارانەیە بۆ ئەوەی سرنجی منان ڕابکێشێ لە پەڕۆی ئاڵواڵا بووکە ئەڕازێننەوە چۆن بووک ئەڕازێننەوە لەو دنیای گەنجی و شای ئەوانە بەم شێوەیە لە دنیای مناڵانە بووکەکە وا لێ ئەکەن کە سەرنجی مناڵەکان خۆیان بۆ سەرنجی خەڵکەکەیش بۆ ئەوان و بۆ بووکەڵە ڕابکێشن بۆ ئەوەی بە ئارزوی خۆیان چی سەتڵ و جام و ئاویانەیە لە بێدین ئاویا بکەن بەسەری بووکە بە بارانیا بە حقیقەت ئێمە ئەو بیرۆکەیەمان کرد وتوان بزانین تا چیان چەند سەرکەوتووە ئایا مناڵان تا چەند خۆشحاڵن بەم مینە ئەوە بوو کارێک کرا کە خەڵکەکە زۆر پێشوازی لە ئەوە کرد لەبەر ئەوە دادەهێرۆ هات بۆ پەیمانگاکە لەوێ هینمان ماڵە باجێنەمان دروست کرد ماڵە باجێنەکەیش ئەوەیە کە ئەو مناڵانە هەر هەمویان بۆ خۆیان خواردن و چاکی ئەکەن و دائنیشن پێکەوە ئەیخۆن ئەیتر کەس نییە سەریە هەر بە هەریەکە بە پێی پێویستی خۆی خواردنی بۆ دانێ ئەیخوات و کۆی ئەکاتەوە نیەکە لەبەر ئەوە ئەم مناڵانە هەر لە ئیسەوە ئێمە پەروەردەیان بکەین بە پەروەردەیەکی ڕەسەن بە پەروەردەیە کە کولتورێکی دەوڵەمەندی زۆر جوانمان هەیە لە هەموو بابەتێک لەم بابەتانە ئێمە ئەو مناڵەشی کەڵانە بێنین بۆ ئەوەی پەیامی کوردایەتی خۆیان بسەلمێنن بۆ ئەوانەی کەوا بیسەرنی یاخ و بینەرن دەستە خۆش بە مامەستا سوپاس بۆ ڕوونکردنەوەکارت مامەسایرۆ ئێوە دواپەیامتان چییە تا چەند ئەگەر مایکەکەش بەکاربێن چالاکیانە هەبێت لە نێو داهێنگەکاندا بۆی زیاتر منداڵی ئێمە بە کللتور و ڕەسەنایەتی کوردی ئاشنا بێت زۆر باشە پێم وا بێت کێشەیەک لە مایکەکەیە هەیە ئەگەر هاوکارانم ئەو مایکە چارەسەرکەن مامۆستا ئەمین دواتر و پرسیارە ئاڕاستیتەوەکەینەوە لە بووکە بە بارانەیە هیچ شتێک هەیە کە وەکو نەریتێک بێت بدرێت بۆ مناڵانە وەکو هاندانێک بێت بۆ مناڵانە کە جارێک تر بتوانن ئەم بابەتە دووبارەکەنەوە خۆی نەریتە یعنی ئەمە جا زیندووکردنەوەی ئەم کەلتور و نەریتە ئەرکی سەرشانی ڕۆشنبیر و شاعر و ئەدیب و نووسەرەکانمانە بە پشتیوانی وەزارەتی پەروەردە و وەزارەتی ڕۆژنبیری خۆ ئەگەر ئەوان من گلەیم لیانەیە
هیچیان هاوکاریمان ناکەن لەم بوارە مافی خۆشوانە گلیان لێ بکەین بەڵام ئێمە دەستەوەسان ڕناوەسین هەتا ئەوان پێمان بڵێن ئافرین و ئەوە بکەن ئێمە بیکەین ئێمە بە ئەرکی سەرشانی خۆمان ئەزانین وەک ئەدیب وەک ڕۆشنبیر وەک شاعری دنیای مناڵان هەر هەمووان پێکەوە کە زیاتر لە 100 شاعری دنیای مناڵانمانەیە هەر یەکە ئەگەر چمچێک بگرێ لەم بوارە ئەدەبیاتی مناڵان دەوڵەمەندترە بێت خاتوێرۆ ئەو پرسیاریکردن تا چەند گرنگە ئەم جۆرە چالاشیانە زیندوو بکرێتەوە تاوەکو مناڵی ئێمەش بە کللتور و ڕۆسەناتی کوردی ئاشنا بێت بەڕاستی زۆر زۆر زەڕورە و مناڵان یعنی زۆر دڵخۆشن بەو کولتورانە ئاشنا بکرێن بۆ گەورەیشیان و من دڵنیام ئەو ڤیددیۆی کە مناڵانە تۆماریان کرد زۆر یعنی زۆر شوێنی تر بە هیوای ئەوەن بۆ ساڵی داهاتۆ ڤیددیۆ دووبارە بکرێتەوە هەم مناڵان دڵخۆشن هەم فێری کللتورەکە بن هەم چالاکێکی زۆر گرنگیشە بەڕاستی مناڵان یعنی وەکەوەی کە ئەڵێن بۆ بووکە بە بارانەیە خۆشەویستی خوان بۆیە یعنی ئەگەر بێن و ئەو شتە بچنوەن بۆ بارانەکە زۆر زۆر گرنگە بارینی بارانەکە زۆر داینگەی سان زۆر زۆر سپاس بۆ ئەمەدەبوونتان سپاس بۆ مناڵە چاوەشانە زۆر زۆر سپاس بۆ هەمووتان دەستان خۆش بێ زۆر زۆر جوانبوونیەوە دەستان خۆش بێت مامۆستا ئامین سەپان زۆر زۆر سپاس بۆ جەنابیشت وام جۆرە بارنامانەمان لەگەڵا بەردەوامە بێت دووبارە سپاس بۆ ئەمەدەبوونتان دەستان خۆش